گەندەڵیەکی گەورەی دیارنەمانی داهاتی نەوتێرە ماشکرا بوو حکوومەت یەرەمیش خۆی دەدزێتەوە. شانۆگەری پرۆسەی ئاشتی لە تورکیا لە جیاتی ئازادکردن سزای نوێ بەسەردەمی تاش سەپێنرا. دۆخی خۆپیشاندان لە ئێران ئاڵۆزتر دەبێت. زۆرینەی کوژراوانی خۆپیشاندانەکانیش لە ڕۆژهەڵاتی کوردستانن. دوێنێ حکوومەت یەرەم راپۆرتێکی دۆسیەی دارایی و نەوتی لە نێوان هەولێر و بەغدا لەبارەی 3 ساڵی ڕابردوو بڵاو کردەوە. لە راپۆرتەکە تەنها باسی ئەو بڕەنەوتە دەکات کە لە ماوەی 3 مانگی ڕابردوو ڕادستی کۆمپانیای سۆمۆ کراوە. بڕەکەی دیکە کە دوای وەستانی هەناردەینەوەت تاوەکو دەستپێکردنەوەی لە ڕێگەی سۆمۆوە لە ڕێگەی تانکەر دەفرۆشا بە هیچ شێوەیەک باسی نەکراوە کە ئایا چەند نەوت فرۆشراوە و پارەکەشی چی لێکراوە. ئەو خۆتزیینەوەی حکوومەت یەرێ ماماژەیەکی ڕوونە کەوا تاوەکو دۆسیەی نەوت لای سەرکردەکانی کورد بووە ناشەفاف بووە. بەڵام کە دراوەتە سۆمۆ اینجا بە شەفافی ڕقەمەکان ئاشکرا کران وەلەو کاتیشەوە بەغدا موچەی ئەو 3 مانگەی ناردووە. ئەمڕۆ دادگای مێرسین لە تورکیا بە تۆمەتی سوکایەتیکردن بە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا سزای ساڵێک و 5 مانگی بۆ سەلاحەدین دەمیرتاش دەرکرد لە کاتێکدا پێشتر دەوترا وەک بەشێک لە پرۆسەی ئاشتی و پیشاندانینێتی ڕازگۆیی تورکیا دەیەوێت سەلاحەدین دەمیرتاش ئازاد بکات. بەڵام سزادانەکەی ئەمڕۆ دەریخست کە تورکیا لە مەسەلەی پرۆسەی ئاشتی و دروستکردنی متمانە لەگەڵ قەندیل تاوەکو ئێستا ڕازگۆ نییە. خۆپیشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامە و ڕۆژ لە دوای ڕۆژ فراوانتر دەبێت و واڵۆزیەکانی زیاتر دەبێت. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاندووە لە ماوەی 8 ڕۆژی خۆپیشاندانەکاندا 19 خۆپیشاندەر کوژراون و 900 کەسیش دەستگیر کراون. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاویش دەڵێت لەو 19 کوژراوە 16 کەسیان کوردن. ئەوەش ئاماژەیە کە حکوومەتی ئێران لە ناوچە کوردستانیەکان تونتر بووە بەرامبەر بە خۆپیشاندەران و بەهۆی سوتاندنی ئۆتۆمبیلێکیش لە پارێزگای ئیلامی ڕۆژهەڵاتی کوردستان و هێرشکردنە سەر پۆلیس حکوومەت لیژنەیەکی پێکێناوە. هاوکات بەهۆی هەڵکوتانە سەر نەخۆشخانەی ئیمام خومەینی لە پارێزگای ئیلام بۆ دەستگیرکردنی خۆپیشاندەران وەزیری ناوخۆی ئێران لیژنەیەکی لێکۆڵینەوەی پێکێناوە. جێی باسا لە هەموو خۆپیشاندانەکانی ئێران بەردەوام قوربانی و توند و تیژیەکان زیاتر دەکەونە ڕۆژهەڵاتی کوردستان لە پارێزگاکانی دیکەی ئێران. هێزە ئەمنیەکان بەو شێوەیە ڕوبەڕووی خۆپیشاندەران نابنەوە.